موچەخۆران کێشەیان هەیە و خۆشیان بوون بە کێشە. کۆگایەکیش بۆی نایە و لە ماوەی 3 ساڵدا دووجارە بسووتێت. سڵاوتان لەبێت. بەم هاوین و گەرمایە ماڵت بێ ئاو بێت وەک ئەوەیە گەورەترین کێشە ڕوبەڕوود ببێتەوە. چونکە خۆتان نەزانن لە ماڵەکاندا کە ئاو نەما ئاوەدانیش نامێنێت. ئەم قسەیە ڕێک بۆ ئەو دوو ناوچەی ئێستای کوردستانە کە بەهۆی بوونی گرفت لە پرۆژەی ئاودا کێشەی کەمی ئاو بەرۆکی گرتوون. دوێنێ لە ناحەی باوەنووری سەر بە ئیدارەی گەرمیان بەهۆی شۆرتی کارەباوە لایەکی پرۆژەی ئاوی ناحیەکە سوتا و نەتوانرا ئاو بدرێتە هاوڵاتیان. بەڵام بەڕێبەراتی ناحەیە هەموو هەوڵێکی ئەوەیە ئەمڕۆ ئاویان پێ بگاتەوە. شەوی ڕابردووش لە کوێستانەکانی قەزای چۆمان بە تایبەتیش لە پرژێ ڕەن و بەفرێک دەخزێتە سەر 2 حەوزی ئاو کە 5,000 هاوبەشی لەسەرا. ئەمڕۆ نەتوانرا ئاویان پێ بدرێت، بەڵام سیروان محەممەد بەڕێوبەری ئاوی چۆمان بە 1964 وت یەکێک لە حەوزەکانمان چاک کردوێتەوە و دووەمیان کەوتۆتە ژێر بەفر و کارەکەی قورسترا، بەڵام ئەویش چاک دەکەنەوە. کۆگایەکی ئیزوگام لە قوشتەپەی هەولێر بۆی نایەت چونکە لە ماوەی 3 ساڵدا دووجار بەهۆی کەوتنەوەی ئاگرەوە سوتاوە. سەر لە بەیانی ئەمڕۆژ بەهۆی سووتانی کۆگاکانی دووکەڵێکی زۆری بە ئاسمانی قەزای قوشتەپە بڵاو کردەوە. پامنەری 1964 شوێنی ڕووداوەکە و دەبینێت 3 کۆگای قیر و لەبات بۆ دروستکردنی ئیزوگام هەمویان بەهۆی ئاگرەوە ڕووخاون و بە پێی خەمڵانەکەش کە ساڵح مەجید خاوەنی کارگەکە وتوێتی زیانەکانی بای 25 دەفتەر دۆلارە. جابر سابری شاید حاڵێکی نزیک ئاگرەکەش بە 1964 وت کرێکارەکان لە ناو کۆگاکە خەریکی کارکردن بوون. لە ناکاو دووکەڵ بەسەر ئاسمانەکە بڵاو بوویەوە و ئاگر دروست بوو. دەژڵێت 2 ساڵ پێش ئێستاش ئەم کۆگایە ئاگری گرت و زیانێکی زۆری مادی بەجێهێشت. ئێستا کاتی دابشکردنی موچەی مانگی شەشە. جابەتەنیان موچەخۆران نین کە گلەیان لە ئامێرەکانی ATM و درەنگکەوتنی موچەکانیان هەیە، بەڵکو موچەخۆران خۆشیان بوونەتە جێگەی گلەی کە لە کاتی وەرگرتنی موچە قەرەباڵەخی و لۆدێکی زۆر لەسەر شەقامەکان دروست دەکەن. لە هەولێر فەرحان مستەفا خانەنشینێکی پێشمەرگا بە 1964 وت لە ڕێگایەکی دوورەوە هاتووە تا موچەکەی وەربگرێت، بەڵام بەهۆی نەبوونی پارە لە ATM-ەکانی بانکی ئەهلی عێراقی لە بەیانیەوە چاوەڕێی وەرگرتنی موچەکەیەتی. لە سلێمانیش بەڕێوەبەرایەتی هاتوچۆ داد و بێداتێتی بەدەست ئۆتۆمبیلی موچەخۆرانەوە و دەڵێت بەشێک لە موچەخۆران لە کاتی چوونە بەردەم ئامێرەکانی ATM و بانکەکان ئۆتۆمبیلەکانیان بە شێوەی نایاسایی و نادروست ڕادەگرن. داوایان لێ دەکات شێوازی ڕاگررتنی ئۆتۆمبیلەکانیان ڕێک و پێک بکەن بۆ ئەوەی ئاستەنگی هاتوچۆ بۆ هاوڵاتیان و لۆدێکی زۆریش لەسەر شەقامەکان بۆ شۆفێران دروست نەبێت. لە شاری عەمودای ڕۆژاوای کوردستان گەنجێکی کاسب و دەنگخۆشەیە خەریکە بەهۆی گۆرانیتنەوە زۆربەی خەڵکی شارەکە دەیناسن. جاشتە گرنگەکە ئەوەیە کە دەنگخۆشیەکەی لەو گەنجەدا هەیە بەهۆی ئەوە نییە کە خوێندوێتی یاخود هەرخۆی بە ئارەزوو دەستی بە گۆرانی وتن کرد بێت، بەڵکو داپیرەی کاتێک گوێی لە دەنگی دەبێت پێی دەڵێت دەنگت گونجاوە و بڕۆ بێخەم گۆرانی بڵێ. گەنجەکە ناوی محەممەد عومەرە و تەمەنی 18 ساڵە و بەڕۆژ لە شیرینیخانەیەکی عاموودا کار دەکات. ئەو بە 1964 وت داپیرەم 7 ساڵ لەمەوبەر بەهرەی گۆرانی وتن و ژەنینی مۆسیقای لە مندا دۆزیەوە. دوای ئەوەی منیانار بۆ گروپی فێرکاری هونەری ئێستا ئەو گەنجە بە بێمنەتانە گۆرانی هونەرمەندە جیاوازەکانی کوردستان دەڵێتەوە و بەردەوامیش گوێ لە عەبدولقاهەر زاخۆیی و بڵند ئیبراهیم و محەممەد شێخۆ و سەعید یوسف و سەعید گاباری دەگرێت و دەڵێت خەونم ئەوەیە ببمە هونەرمەندێکی بەناوبانگ لە سەرانسەری جیهاندا. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.